کچە جوانەکەم ئەم سەمەنیە ئەگەڕێتەوە بۆ ساڵانەی کە ئەرمەنیەکان لە سلێمانی بوون. ئەرمەنیەکان جێشەکە زۆر بوو، مەجای خواردنیان کەم بوو، فکریان هێنا ئەمەیان دروست کرد، جێشەکان بەوە تێر کرد. ئەهلی سلێمانیش ئەلحەمدولیلا لە هەموو شتێکە پێشکەوتەیە، ئازا و ڕێک و پێک بوون، ژنەکان هەستان ئەمەیان هەڵگر، هەموو ساڵێکیان کرد. وەکو ئەڵێم خەریکە ئەچێتە ناو ڕەفەی مۆزەخانەوانە. من چەند ساڵێکە لە هەوڵام بۆ زیندووکردنەوەی و بۆ ناساننەوەی ئیتر وتم هەم سەمەنیەکە شتێکی غەریبە بەهۆی ئەوە خەڵکێکی زۆر کۆبێتەوانی و هەم بازارگایەکیشمان بۆ خواردن و بۆ کارە دەستەکان لەگەڵی کردوانە، هەم کۆمەڵی خانمی دەزڕەنین وتمان باتیایە سوودمەند ببن. لێرەشەوە پارەی هەڵوا و سەمەنیەکەبان کۆ کردەوە و ئەینە دەست نابیناکان ئەم فیستیڤاڵەش 2 ڕۆژ بەردەوامە ئەمڕۆ سبەینە. خواردن نییە، ئەتوانی بڵین وەکو شیرینیەکی کوردەواریە. من وەکو فرۆشگای ماڵی دایکم لە سلێمانی بۆ کەرەسەی خواردنە کوردەواریەکان 4-5 ساڵە خەریکم و دروستیەکەم و لە ڕێی سۆشیال میدیاوە فرۆشتم و خەڵکێکی زۆر لە منی کڕیوە. بەڵام لەم شوێنانەی ینی ئەم ساڵ زیاتر لەم شوێنانەیە دروستم کرد و دڵێکی زیان پێیایەوانێ و زیاتریش لەگەڵی هیلاک بووم. 12 ڕۆژی ئەوێ ئەم گەنمە ئەشۆرێتەوانە. ئەکرێتە ئاو 3 ڕۆژ، هەموو ڕۆژی ئاویە گۆڕی، ئەکرێتە تورەکە، لەم تورەکەیە هەموو ڕۆژی ئەبێ لە ئاوی هەڵکێشیت و ڕۆژی چەند جارێک. ئەنجا دوای ئەوە چەکەرە ئەکا، ئەم چەکەرەیە کە کردی ئەکەیتە سەر پڵاوپاڵێ و لەسەر پڵاوپاڵێ وردە وردە ئەم چەکەرانە گەورابن، کە گەورە بوون ئەهێنی ئەیکوتیت. ئەنجا کە کوتامان ئەین ئاوی ئەگرین، یەکەم ئاوی جیاکەینەوە 6 ئاوی تری لێگرین. ئەم 6 ئاوە کە لێمان کرد ئەنجا ئەهێنی ئاردی گەنمی زبر بە تایبەت بۆی ئەهاڕین. تێی ئەەکەین ئەجا ئای خەینە سەر ئاگەر هەتا خەستە بێتەوە کە خەست بۆ یەکەم ئاوەکەی گرتومانە بە 7 جار گەرمی ئەەکەین و ئەیکەینە ناویەوانە. یعنی بە پێی زۆر و کەمی سەمەنیەکانە، بەڵام ئیتر کەمترین سەمەنی لە 10 سەعات کەمتری ناویە بۆ کوڵان. ئەش بێت کە کوڵان نابێت دەستی لێبەرێ لەبەرەوەی مادەیەکە زوو ئەنیشێت و ئەسووتێت بۆی بۆنی سووتانەکەینەیە. ئیتر لە کۆنیشا ها بەسائل نەبووە بەدار کردویانە ناڕەحەت بۆ هەساون کۆمەڵی ڕیوایەتیان بۆ دروست کرد و کۆلێ کۆبوونەتە و ئیتر هەم کردویانە بە مناسەبەتێک و ئەو کاتە نە ئەنتەرنێت و نە تەلەڤیزۆن و نەڕۆشتن و بابەتی زۆر هەسان ئەمانیان کردووە بە مناسەبەتێک ئیتر بە دەوریەوە هەڵپەڕیون و بە دەورەوە نیازیان لێگرتوێتەوە. بەڵام ئەمانە من یعنی هەموو وەکو ئەوەیە کە زۆر ئاشەکە قورس بۆ ویستویانە ئاسانیکەن بە هەرەوەزی. ئیشی چنینی دەستەکەم حەزم کرد ئیشی دەستی خۆمیتیا بەشدار بێ و ئیشەکانیشمان بریتە لەمانە کە دامان ناوە لێرە. وڵا 2 ساڵە زیاتر کڵاو و هێلەگ و سەرشان و کۆڵۆنە ئەو شتانەیە. ئەوە تاها نمونەی ئیشەکانمانن. هەموو ئیشێ ینی بتێ بە دڵ بیکەیت و تۆزە کاتی زۆرێت خوا بیکە ئیشەڵڵا بەدوام ئیشەڵڵا دوکانێدانێن بۆ عەرزکردنی ئیشەکانمان لە سۆشیال میدیا وەڵا لە ئینستاگرام و فەیسبوک و بەڵێ پەیجمانەیە بە ناوی شوشە دیزاینەوە. ئەنجا ئەم سەمەنیە بە نوعێکی کە ئەمان کرد شەو ئەمان کرد کچانی عازەب بە دەوریا هەڵەپەڕین حتا بەری بەیانی کە بەیانی هەرەساین سەیرەکەی سەمەنیەکە سوور بۆ وەکو حەڵوە ماڵە و ماڵ ئەمان بەشیەوە بە قەب ئەیامی ئەمە ئاوا بوو.